بەڕێزان دەست بە کۆبوونەوە کەمانەکەینەوە سەرەتا دەرفەت بە کاکزانە دەین قسە بکە فەرموو کاکزانە. بەڕێز سەرۆکی پەرلەمان لە پێناو گرنگی پرسی دواکەوتنی موچە و موچەخۆرانی هەرێمی کوردستان داوا لە بەڕێزتان دەکەین کە دانیشتنی ئەمڕۆ بڕگەی 2-3 دوا بخرێ بۆ دانیشتێکی تر و دانیشتنی ڕۆژی چوارشەممە ئەمڕۆ کە گفتوگۆی کراوە لەسەر پرسی موچە و موچەخۆرانی هەرێمی کوردستان بکەین بە ناوی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان ئەم داوایە لە بەڕێزتان دەکەین. زۆر سوپاس. سپاس. کاک شەمۆڵ. بەڕێز سەرۆکی پەرلەمان داوا لە بەڕێزتان دەکەم ئەم سێ بڕگەی کە ئەمڕۆ لە بەرنامەی کارە دوا بخرێ بۆ کاتێکی تر بابەتی ئەمڕۆ بابەتی پرسی موچە بێت موچەی فەرمانبەران. زۆر سپاس. بەڵێ گوڵستان خان. سەرەتا بە ناوی خۆی گەورە بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمە وەکو فراکسیۆنی گۆڕان دۆخی خراپی و دارایی خەڵک بژێوی و ئاستی خراپی و ئەو ئاڵۆزی و مەترسیانەی کە دەرەنجامی ئەو قەیرانانە تووشی هەرێمی کوردستان بووە داوا ئەکەین لەم پەرلەمانە بەڕێزا حزوری جددی و ڕۆڵی کاریگەر و بڕیاری هەبێت لەبارەی کۆتایی هێنان بەو قەیرانانە وەجەخت ئەەکەینەوە لە چارەسەری بەپەلە و گونجاو بۆ کۆتایی هێنان بەو ڕەوشە دژوار و بێ ئومێدە بۆیە ئێمە نیگەرانین لە خەمساردی حکومەت کە ناتوانێت داهات چ داهاتی ناوخۆیی چ داهاتی خاڵە سنووریەکان و داهاتی نەود ڕوون و شەفاف پێشکەش بەم پەرلەمانە بکە و یاسای بوجە بنێرێتە ئێرە تا ئێمە ئاگامان لەوە بێ کە ئەم حکومەتە خاوەنی چەندێک داهات و داراییە و بتوانین لەوێەوە ئەو بڕیارەی کە خۆیان دەریان کرد لە ئەنجومەنی وەزیران سەبارەت بە خۆ گونجاندن هیچ نەبێ ئەوە بخەنە بواری جێبەجێکردن لە ماوەی 30 ڕۆژدا بتوانن موچەی هاوڵاتیان و موچەخۆرانی هەرێمی کوردستان دابین بکەن. من زۆر سپاستانەکەم. بەڵێ زۆر سپاس. زۆر سپاس. بەڕێزان ئەندامانی پەرلەمان لەسەر داوای سێ ئەندامی بەڕێزی پەرلەمان ئێستا داواکەین کە نقطەی نزانیمانەیە بەرە سەرۆکی پەرلەمان چاو دوایی وەرتانەگرن داواکەین بابەتی بەرە سەرۆکی پەرلەمان ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ ئەوەیە بابەتی موچە بخرێتە بەرنامەی کار با دەست بەرزکاتەوە. هەر ئەندامێکی هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ ئەوەیە بابەتی موچە بخرێتە بەرنامەی کاری کۆبوونەوەی ئەمڕۆ با دەستی بەرزکاتەوە. سەرۆکی پەرلەمان نقطەی نیزامی وەرگرە ئێمە قسە بۆ بەدەنگی 55 ئەندامی پەرلەمان ئەو بابەتە بێتە بڕگەیەکی بەرنامەی لەسەر داوای بەڕێزان ئەندامانی پەرلەمان ئەکرێتە بڕگەیەکی بەرنامەی کار و ئێستا بەڵێ هەرێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ ئەوەیەکە کە تەنها بڕگەی یەکەم ئەمڕۆ تەنها بڕگەی یەکەم لەو سێ بڕگەیە و دواتر بابەتی موچە بێ با دەست بەرزکاتەوە. پەرلەمان بەبێ پەرلەمان نقطەی نیزامیمانەیە وەرگرە بەرلەمان داوا لە بەڕێزان لە لیژنەی یاساییەکەی بەڕێز سەرۆکی پەرلەمان بڕگەی یەکەم بفەرموون. بەڕێز سەرۆکی پەرلەمان تکایە
ئێوە چیتانێ ئێوە داواتان کاک عەلی ڕاوەستە ئێوە داواتان کرد بابەتی موچە بڕگەیەک بێ لە بەرنامەی کار ئێستا کردمان بە بڕگەیەک لە بەرنامەی کار فەرموو کاک عەباس فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمە دەمانەوێ بخرێتە بەرنامەی کار لە ناو بەرنامەی کار بخرێتە بەشی یەکەم لە بەشی یەکەم جەنابتان وەک دەستەی سەرۆکایەتی ئێمە وەک خۆمان لە لیستی فراکسیۆنی سەوەس لە بەشداری سەرەکی ئەم حکومەتەینە بەڵام خەڵک داواکاری لێمانەیە پەرلەمانی عێراق لەسەر کێشەی موچە هەتا چارەسەری نەکرد کۆبوونەوەی بەردەوام کرد ئێوەش پێمان بڵێن ئایا بە حکومەتان گوتووە دێ یان نایە و ئەگەر نایە ئایا دەیکەن بە ڕاستپاردا دەسلیمی حکومەتی دەکەن یان نایکەن ئەگەر نایکەن قسە بۆ خۆمان ناکەین دەمانەوێت پەیامێک بگەێنین حکومەت وەڵامی هەبێ بۆمان زۆر سپاس بەڕێزان بەڕێز سەرۆکی پەرلەمان تکایە مۆڵەتی ئێمەش بە بەڕێزان تکایە مۆڵەتی ئێمەش بن ئێمە بۆیە وتمان با بخرێتە چوارشەممە بۆ ئەوەی نووسرا و بۆ حکومەت بکەین حکومەت ئامادە بێت ئێوە ئەڵێن ئێمە ئێستا ئامانەوێ ئێستا حکومەت ئامادە نییە بەڕێز سەرۆکی پەرلەمان پێشنیازی یاسای پەروەردە و خوێندن لە هەرێمی کوردستان داش عێراق لەلایەن سەرۆکی پەرلەمان پێشنیازی یاسای پەروەردە و خوێندن لە هەرێمی کوردستان داش عێراق لەلایەن ژمارەی یاسایی پەرلەمانتارانەوە پێشکەش کراوە نەوەکان دەخینمەوە بەم شێوەیە یەک ئومید عەبدوڕەحمان دوو نەجات شعبان عەبدوڵڵا سێ پێشەوە تاهر مستەفا چوار بەهمان کاک عەبدوڵڵا ئەحمەد پێنج لیزا فەلەکەدین سابر شەش ئیدریس ئیسماعیل ئەبوش هەموو ئەو بەڕێزانەی هەموو ئەو بەڕێزان لە مۆڵە دانیشتن دەبەتی شکری سلەیمان بەهجەت عەلی هەمووتان سعید ئیبراهیم گەردی 11 ڕێوی کلوری 12 مەلا ئەحسەن محەممەد سەلیم ڕێکانی 13 دکتۆر سەباح محمود زێباری 14 شێخ زاهر 15 ویسی سعید ویسی 16 عەبدوسەلام دۆڵەمەری 17 حکمت محەممەد عەبد زید عیسی 18 روژان ابراهیم علی 19 هدیه مراد حیدر 20 خدیجه عمر طه 21 سوسن محمد میرخان 22 دکتر گلاوش عبید سیان 23 لنجه ابراهیم عبدالرحمن 24 سعید مصطفى 25 گلیزار رشید سندی 26 هیویدار احمد سلمان 27 شوان کریم محمد مانی پەرلەمان پێشنیاز یاسای پەروەردە ڕاستەی لیژنەی پەرلەمان یاسایی سەرجەمە ئەندامانی پەرلەمانەکرێت زۆر سپاس ناتوانن بەیەکەوە قسە بکەن زانکوی تایبەتەکان لە هەرێمی کوردستان عێراق ئەو ئەندام پەرلەمانانەی کە واژویان کردووە یەکەم ئومید عەبدوڕەحمان خوشناو نەجات شعبان سێ پێشەوە 4 بەهمەن 5 لیزا فەلەکەدین 6 إدريس إسماعيل عبوش 7 جيان طاهر 8 بختيار شكري 9 بهجت علي 10 حسيبة سعيد 11 ريفين كروري 12 ملا إحسان محمد سليم 13 دكتور صباح محمود زباري 12 شيخ ظاهر 17 15 ويسي سعيد 16 بجار كوچر 17 عبد السلام دولمري 18 حكمت محمد ابو زيد 19 روجان ابراهيم علي 20 هدية مراد حيدر 21 خديجة عمر طه 22 سوسن محمد ميرخان 23 دكتورة قلاوش عبيد 24 لنجا ابراهيم عبد الرحمن 25 سعيد مصطفى هركي
26 گلیزار رشید سندی 27 شوان کریم محمد 28 زانا ملا خالد 29 سفین آقا عمر 30 جوان یونس روش بیانی 31 جیهان حسن ابراهیم 32 ارشد حسین محمد 33 رزگار عیسی سوار 34 ریبار عبدالکریم عبدالله 35 زیدان رشید خان 36 جاه حمید شریف 37 لیلا عبدالجبار 38 لیل بله روشن خان ئەو پێشنیازەی ئاسایە ئاراستەی لیژنەی یاسایی پەروەردە سەرجەم ئەندامانی پەرلەمانەکرێت بەڕێزان دەرفەت بە هەر هەمووتانە دەین قسە بکەن فەرموون دانیشن بەڕێزان ئێمە دەرفەت بە هەر 111 کەسەکە دەین بۆ ئەوەی قسە بکات دانیشەکە زیاد مەسالی من نادەن بەڕاستی ئەمە کەلتوریی زۆر خراپە ناو پەرلەمان ئاپیا بووە تکایە ئەوانەی کە تەنیا دەسەڵا بڕنەوە هاتووە هەیە ناکەن مەسالمان نادەن قسە بکەین بەو ئوسلوبە ناکرێت لە ڕاستیە من بەناوی فراکسیۆنی یەکێتی نیشتمانی کوردستانە پێشنیاری ئەوەکەم تەنیا ئەم کۆبوونەوە تایبەت کرێت بە موچە یان کۆبوونەکە بە بەشداری حکوومەت بێت بەبێ بەشداری حکوومەت جەستەکردن هیچ ئەهمیەتێکی نییە لەبەرەوە داواکەم حکوومەت بەشدار بێ لێرە بۆی جەستەکەن تەنیا لەسەر موچە بێت ئەندامانی پەرلەمان بۆ ئەوەی حکوومەت ئامادەی کۆبوونەوەیەکی پەرلەمان ببێ ئەبێ نووسراوی فەرمی حاڵەتی پارەی تەلەف بەڕێسەرۆکی پەرلەمان تکار ڕێگەم بدە لەمان هەیە لە موچە قسە بکە با ناوی خۆی بنووسێ مادەی 48 بڕگەی دووەم داواکارین ئێستا گفتوگۆ بکرێ هەر ئێستا شاندی هەرێمی کوردستان کە دەچوونە بەغدا بێنە پەرلەمانی کوردستان بۆیە پەرلەمان تایبەت بکرێ بە پرسی موچە شاندی هەرێمی کوردستان کە چۆتە بەغدا ئێستا بێنە پەرلەمان زۆر بەڕێسەرۆکی پەرلەمان تکایە ڕێگە بدە سەرۆکی پەرلەمان قساکە دەنگدانمان کردووە کاکچی کۆرشێکۆ بەڕێزان کاک سەرکۆ کاک هاوڕێ وەڵڵا مەجاڵی هەر هەمووتانە دەم دانیشن تکایە دانیشن بۆی لە یەکتری تێبگەین تکایە دانیشن بۆی لە یەکتری تێبگەین
کاک دیاری وەڵا تۆ قسەت کردووە با دەرفەت بدەمە یەکێکی تر هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان ئەوێ قسە بکە با ناوی بنووسێ بۆ ئەوەی عەدالەتی تیابێ قسەکردنەکە من نازانم ڕێم بە کێ داوە ڕێم بە کێ نەداوە ناوتان بنووسن فەرموون دانیش قسە بکە ناوی بنووسێ هاوڕێ دانیش بەڕێزان تکاتان لێکەین بەس 10 سانیە هەر بەڕێزێک ئەوێت لەسەر موچە قسە بکات ئێستا ناوەکەی خۆی تۆمارکات خەڵک برسیە ناوەکەی تۆمارکات ئەگەر ئەتانەوێت ئەم بابەتە چارەسەر قسە بکرێ دوور لە موزایەدات لە پێناوی خەڵک لە پێناوی دابینکردن فەرموون ئێستا ناوەکانتان تۆمارکەن